سکۆتلەند خاوەن مێژوویەکی زۆر دەوڵەمەندە، هەر بۆیە گەشتیاران لە سەرتاسەری جیهان ڕووی تێدەکەن، بەڵام سەرەڕای ئەوەش خاوەن دەوڵەتێکی سەربەخۆ نین، ئێستاش بەشێکن لە بەریتانیا. بۆ یەکەمین جار لە مێژووی هاوچەرخیاندا لە 18 نۆی 2014 دەرفەتی ئەوەیان لە بەردەما کە دەنگ بۆ جیابوونەوە بدەن. بەڵام پرسیار ئەوەیە داخۆ جورئەت دەکەن ئەو بڕیارە بدەن؟ پارتی نیشتیمانی سکۆتی بە سەرۆکایەتی ئەلێکس سامۆند ڕێبەرایەتی بەرەی سەربەخۆیی سکۆتلەند دەکات. هەر سێ پارتی کرێکاران و لیبرال دیموکرات و پارێزگارانیش بەرەی دژ بە سەربەخۆیی بەڕێوە دەبن. گرنگترین هۆکارەکانی دژایەتیکردنی حکوومەتی بەریتانی بۆ سەربەخۆیی سکۆتلەند بریتین لە: یەکەم، لاوازکردنی پێگەی سەربازی و بەڕەوانی بەریتانی، چونکە چەکی ئەتۆین بەریتانیا لە سکۆتلەند جێگیر و ئەمبار کراوە. دووەم، لاوازکردنی جوگرافی و وزە، چونکە تەواوی گاز و نەوتی بەریتانیا لە سکۆتلەند و دەریای باکوورە. سێیەم، لاوازکردنی پێگەی نێودەوڵەتی و دیپلۆماتی شانشینی یەکگرتوو. ئەم سەربەخۆییە هەموو حساباتی شانشینی یەکگرتوو تێک دەدات، تێچوونەکەش یەکجار زۆر دەبێت. لەبەر ئەمەش لەندەن هەڕەشەی ئەوە دەکات ئەگەر سکۆتلەند سەربەخۆیی هەڵبژارد ئەوە لەندەن ناهێڵێت ئەوان پاوەندی ئەستەرلینی وەک دراوی خۆیان بهێڵنەوە، چونکە بانکی ناوەندی ئینگلیزی پاڵپشتی لەم دراوە دەکات. ئەمەش هەڕەشەیەکی زۆر گەورەیە بۆ سەربەخۆیی ئابووری سکۆتلەند. پێشبینی ئەوە دەکرێت کە پارتی کرێکاران لە هەڵبژاردنەکانی بەهاری ساڵی داهاتوودا زۆری نەبێنن وە بیبەنەوە، ئەویش لەگەڵ دەنگەکانی سکۆتلەند. بەڵام ئەگەر ئەوان دەنجیان بۆ سەربەخۆییدا دەبێت لە 2016 جیا ببنەوە، هەر بۆیە پارتی کرێکاران زۆرینەی نامێنێت و ڕەنگە پێویست بکە هەڵبژاردنەیەکی سەرتاسەری پێشوەخت ئەنجام بدرێت بۆ پڕکردنەوەی بۆشایی سیاسی. ژمارەی دەنگدەرە سکۆتیەکان کە لەسەر لستی دەنگدان تۆمارکراون 4,100,000 دەنگدەرن. یەکێک لە خاڵە هەرە بەهێزەکانی بەرەی بەڵێ بۆ سەربەخۆیی ئەوەیە کە دەڵێن ئێمە 50 ساڵە بەشداری لە هەڵبژاردنەکان دەکەین و دەنگ دەدەین. هەمیشە لە سکۆتلەند دەنگی زۆر دەهێنین، بەڵام چونکە بەشێکین لە وڵاتێکی گەورە و ئێمە کەمینەین، قەت نەمانتوانی و حکوومەتێک دامەزرێنین ڕنگدانەوەی ویستی خەڵکی سکۆتلەند بێت. ئێمە لەمە بێزار بووین، ئیتر بەسە دەمانەوێت خۆمان سیاسەتی خۆماندا ڕێژین و لە ژێر سێبەری وێستمینستەر بینە دەرەوە. شتێک دەکەین کە ڕنگدانەوەی ویست و ئارەزووی خەڵکی سکۆتلەند بێت، نەک ئینگلەند. ماوەی 3 مانگە سەرتاپای میدیای بەریتانی بایەخێکی زۆر گرنگ بە پرسی گشتپرسی سکۆتلەند دەدەن. هیچ ڕۆژێک بەسەر ناچێت ئەگەر ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزیۆنی و رادیۆکان زیاتر لە بابەتێکیان لەسەر ریفرەندۆمی سکۆتلەند نەبێت. ئیلین بلاک شوێنەوار ناسە و لە سەرەتای مانگی ئادارەوە بەشداری لەم کامپێنە کردووە. پێی وایە کە ئەمە دەرفەتێکە کە یەکجار لە ژیانی مرۆڤدا ڕوو دەدات. دەڵێت ئەو میدیایە کە لە لەندەنەوە هەڵدەسوڕێت ڕۆڵێکی زۆر چەپەڵی بینیوە لە تۆقاندنی سکۆتیەکان. دەرەنجامی ئەم دەرفەتەش هەرچیەک بێ ئاوا سەرەتاپای ژیان میگۆڕی، هەروە ئەمە بە یەکجارەکی سکۆتلانی گۆڕی. گەورەترین شەڕمان لەگەڵ میدیایە کە لە لەندەنەوە هەڵدەسوڕێت و بەڕێوە دەبرێت. سەرجەمیشیان لەگەڵ یەکێتی شانشین یەکگرتوون، دەرفەتی دەنگ هەڵبڕین و بیستنی دەنگمان ئاستەمە. ئەوانیش ڕۆڵێکی زۆر پیس و خراپ دەگەڕن لە ناشرینکردنی دەنگی کەسانی وەکو من و بە مەترسیمان نیشان دەدەن، بە تۆمەتی نازیبوون و فاشست بوون ناوزەنمان دەکەن. کەمپەینێکی زۆر خراپیان دژ بە ئێمە بەرپا کردووە کە توانای ئەوانمان نیە، بەڵام سەرڕای هەموو ئەمانش کاتێک کە لە دەرگای ماڵان دەدەین بۆ کەمپەینکردن و ئەو کات بۆمان دەردەکەوێت کە دەنگی بەڵێ بۆ سەربەخۆی زۆر بەهێزە. ئێمە سکۆتلەندمان گۆڕی، ئەوانەی تەمەنیان لە 30 ساڵ کەمترەوەنەوەی ئەنتەرنێتن هەمویان لەگە سەربەخۆین. لەلایەکی تریش ئەوانەی تەمەنیان لە 50 ساڵ زیاترە ڕۆژنامە دەخوێنەوە و سەیری BBC دەکەن، دژ بە سەربەخۆین. هەروەکو گوتم ئێمە سکۆتلەندمان گۆڕی و نەوەی تازەش بڕیار لە چارەنووسی سکۆتلەند دەدەن. لاوەکان نەک تەنها دەنگ بۆ سەربەخۆیی دەدەن، بەڵکو کەمپەین دەکەن و توانای خۆیان بەکاردێنن بۆ سەرخستنی کەمپەینی بەڵێ بۆ سەربەخۆیی. ئەوانشن کە لە ئایندە گەورە دەبن و منداڵیان دەبێت و کار دەکەن و لە دەستگاکانی ڕاگەیاندن کار دەکەن. بۆیە ئایندە بۆ ئێمە دەبێت. هەتا وادەی دەنگدان لە 18 ئەیلوو نزیکتر دەبێتەوە، گفتوگۆ و دیبەیتەکان قوڵتر و چڕتر دەبنەوە. لە دواهەمین دیبەیت
کە لە 26 هەشت لە نێوان ئەلێکس سامۆندی سەرۆکی پارتی نیشتیمانی سکۆتلەند و ئەلستەر دارلینگ نوێنەری پارتی کرێکاران و سەرۆکی کامپێنی باشتر وایە بەیەکەوە بژین ئەنجامدرا کە BBC ڕێکی خستە بوو پەتر لە 2,600,000 کەس ڕاستەوخۆ تەماشایان دەکرد. لەوێدا سەرجەم خاڵە ناکۆکەکان خرانە ڕوو کە گرنگترینیان پرسی درا و نەوت و خزمەتگوزاری تەندروستی بوون. دەرەنجامی دووبەیتەکەش بە قازانجی ئەلێکس سامۆند سەرۆکی پارتی نیشتیمانی سکۆتی تەواو بوو. بە جۆرەی دەنگدانی ئۆنلاین 170 بینەران لە ناو براوڕازی بوون. ئێمە نەمانتوانی باجی ژووری زیاد ڕاگرین، ناتوانین شەڕی نایەسایی ڕاگرین، ناتوانین لەم وڵاتە دەوڵەمەندە بانکی خۆراک نەهێڵین و هەژاری بن بڕکەین، ناتوانین تازەکردنەوەی چەکی ئەتۆمی کۆمەڵکوژ ڕاگرین و بە پارەکەی خزمەتی خەڵکی کەم دەرامەت و پیر و پەککەوتە بکەین. بەڵام ئێستا دەرفەتی ئەوەمان لەبەردەمە هەموو ئەوانە بگۆڕین. ئەو داوە لە ئێمە دەکات متمانی پێ بکەین، تەنها قسەکانی وەک گەرنتی وەرگرین و دەڵێت بڕوا بە هیچ شتێکی تر مەکەن لە کاتێکدا کە پلانێکی تری لە هەکبەدا نییە. بەڵام ببوورە من ناتوانم ئەمە بکەم. ڕەنگە ئەم شەو قسەی جوان و بریقەدار ببیستن، بەڵام قسەی جوان چارەسەری گرفتەکان ناکەن. ئێمە وەڵامی باشمان دەوێت بۆ خۆمان و نەوەکانی داهاتوو. ئەگەر وانە بێت ئەوە ئێمە دەڵێن نەخێر سوپاس. ئەلێکس سامۆند دەڵێت پارتی کرێکاران و سەرکردایەتیەکەی و کەمپێنی نەخێر بۆ سەربەخۆیی تاکە کەسن لەم جیهانەدا کە نەوت و گازی سکۆتلەند بە نەعلەت دەکەن و پێیان وایە بۆ تەمایەی نەهامەتیەکانمان. بەڵام هەموو وڵاتان و گەلاین جیهان ئەمانە بە سەروەت و سامان دەژمێرن. نەخێر نەوت شتێکی باشە، بەڵام نابێت تەنها پشت بە نەوت ببەستین. ئێوە پار راپۆرتێکی 650 لاپەڕەیتان ئامادە کردبوو کە تەنها لە یەک شوێن لە یەک لاپەڕە چەند ژمارەیەک هەبوو کە باسی ساڵێک و چەند ژمارەیەک کرابوون. ئەوانیش هەڵە بوون. مەزندەکانی ئێوە بۆ نەوت و گازی سکۆتلەند زۆر ناڕاستن. نابێت وا بکەن. ئەمە یاریکردن و قمارکردنە بە چارەنووسی نەوەکانی داهاتوو. ئێمە ئەو هەموو نەوتەمان نییە کە ئێوە بانگەشەی بۆ دەکەن. کۆی گشتی داهاتی نیشتیمانی سکۆتلەند GDP بۆ ئەم ساڵ بە 250 ملیارد دلار مەزندە دەکرێت. جگە لەمەش بنکەی سەربازی و کەشتی ژێردەریایی بەریتانی کە بە وزەی ئەتۆم کار دەکات لە سکۆتلەندە و بەشی هەر زۆری گازی سروشتی و نەوتی ئەم وڵاتەش هەر لە سکۆتلەندە. ئەگەر چی سکۆتلەند بەشێکە لە بریتانیا، بەڵام سکۆتیەکان خاوەن دراوی سەربەخۆی خۆیانن. 55,000 کیلۆمەتر ڕێگاوبانیان هەیە. خاوەن 16 فرۆکەخانەن. 300 نەخۆشخانەی میری لە سکۆتلەند هەیە کە جێگەی 16,500 قەروێلیان تێدا دەبێتەوە. 157,000 دکتۆر و پسپۆر و یاریدەدەر و کارمەند تیایاندا کار دەکەن. لە سەرتاسەری بەریتانیا زیاتر لە 37,000 کیلۆمەتر هێلی شەمەندەفەر و 40,000 پرد و تونێڵ هەن کە نزیکەی چارەکێکیان لە سکۆتلەندن. 19 زانکۆ و زانستگای زۆر بەناوبانگیان هەیە کە لە نێوان ساڵانی 1410 هەتا 1836 دامەزراون. تازەترینیشیان لە ساڵی 2001 دامەزراوە. زیاتر لە 50 بانکیان هەیە. تەواوی گاز و نەوتی بەریتانیا لە سکۆتلەندە. سکۆتلەند خاوەنی 30,000 سەربازی مەرینز و هێزی دەریاوانیە کە بە چاکترین شێوە ئامادە و مەشق پێکراون. ئەمە جگە لە بەشەکانتری هێزی ئاسمانی و تۆپخانە و پیادە. خاوەن دوو وێستگەی بەرهەمهێنانی وزەن کە بە هێزی ئەتۆم کار دەکەن. چەندین وێستگەی بەرهەمهێنانی وزەیان هەیە کە بە هێزی با و ئاوی دەریا کار دەکەن. تەلەڤیزیۆن و تەلەفۆن و پەنسلین لە داهێنانی زاناسکۆتیەکانن. 3 زمانی فەرمی لە سکۆتلەند هەن: ئینگلیزی، سکۆتی و سکۆتی گەیلک. بەریتانیای مەزن لە 4 نەتەوە و هەرێم پێک هاتووە. ئینگلند کە ژمارە دانیشتوانەکەی 53 میلیۆن کەس دەبێت. وێلز زیاتر لە 3 میلیۆن کەس. ئایرلەندی باکوور کەمتر لە 2 میلیۆن. سکۆتلەندیش 5 میلیۆن و 400 هزار کەسە. ڕووبەری سکۆتلەند 78,772 کیلۆمەتری چوارگۆشەیە. دەیڤد وتن وتەبێژی فەرمی کامپێنی بەڵەیە بۆ بەیەکەوە ژیان. لە ڕابردوو وەک ڕۆژنامەوان لە تەلەڤیزیۆن و ڕۆژنامە کاری کردووە. لە ساڵی 2007 تا 2011
وەک ئەندام پەرلەمان لەسەر لیستی پارتی کرێکاران هەڵبژێردراوە. ماوەیەکیش لەگەڵ وەزیری یەکەمی سکۆتلەند کاری کردووە و دەڵێت جیابوونەوە گەورەترین هەڵەیە. یەکێتی نێوان ئینگلند و سکۆتلند بۆ ماوەی 300 ساڵ و بەبێ هیچ توندوتیژیەک بەردەوامە. ئەم یەکێتیە نمونەی و هاوتایی لە جیهاندا نییە. نازانم بۆ دەبێت جیابینەوە لە کاتێکدا ساڵانە بای 50 میلیارد پاوەند کاڵا و کەلوپەل بە ئینگلند دەفرۆشین. ئەمەش زۆر لەوە زیاترە لەوەی کە بە هەر وڵاتێکی تری دەفرۆشین. خەرجی بەرگریکردن خاڵێکی بەهێزە لەم کامپینەدا. ئێمە لێرە لە گلاسگۆ دانیشتوین و لێرە لە دەوروبەری ڕووباری کلاید دوو کارگەی گەورە هەن کە کەشتی جەنگی دروست دەکەن و بەرهەم دەهێنن کە کۆتایی هەفتەی ڕابردوو لە دروستکردنی گەورەترین کەشتی فرۆکە هەڵگر تەواو بوون. ئەم دوو کارگەیە بە تەواوەتی پشتیان بەستووە بەو گرێبەستانەی کە لەگەڵ وەزارەتی بەرگری مۆری دەکەن و تەنها کەشتی ئاڵۆزی جەنگی دروست دەکەن. ئەگەر ئێمە جیاب بینەوە ئەوان چیتر کەشتیمان لێ ناکڕن. بەمەش هەزاران هەلی کار دەکەوێتە مەترسیەوە. لە هەمان کاتیشدا ژمارەیەکی زۆر کۆمپانیامان هەن کە کەلوپەلیان دەفرۆشنە کارگەکانی دروستکردنی گەشتی جەنگ. دیسان ئەوانیش کارەکانیان نامێنێت چونکە ناتوانن بەرهەمەکانیان بفرۆشن. جگە لە نەوت و گاز ئێمە پیشەزازیەکی زۆر بەهێزی بانکی و دراویمان هەیە. لە گلاسکۆ گەڕێکێکی تایبەت هەیە بۆ خزمەتگوزاری بانکی و درا و بۆرسا. زۆربەی بانک و دەستگە دراویەکانی جیهان نووسینگە و بەشیان لێرە هەیە، وەک جیبی مۆرگان و مۆرگن ستانلی. دوو بانکی گەورەشمان هەیە، بانکی شاهانە و بانکی سکۆتلند و جگە لە چەندین کۆمپانیای تەمین. هیچ گومان نییە لەوەی سکۆتلند دەتوانێت بەتەنها لەسەر پێ بوەستێت و سربەخۆ بێت. بەڵام ئێمە بەم جۆرەی ئێستا سودمەندترین. پەرلەمانی خۆمان هەیە و ئێستا بەشێکی لە شانشینی یەکگرتوو کە گەورەترین بازاری ئێمەیە. شانشینی یەکگرتوو یا بریتانیای مەزن ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانە. ژمارەی دانیشتوانی 63 میلیۆن کەس دەبێت. زمانی فەرمی زمانی ئینگلیزیە. داهاتی نیشتیمانی شانشینی یەکگرتوو بۆ 2013 پێک هاتبوو لە 2475 میلیارد دۆلاری ئەمریکی. ئابووری بەریتانیا بە پلەی یەکەم پشتی بەستووە بە بواری دراوی و بانکی. لە پاشان بواری تەکنەلۆژی و پیشەسازی قورس و پیشەسازی نەوت. مێژووی کۆنی سکۆتیەکان هەر وەک کورد بەدەستی خەڵکانێکی تر نووسراونەتەوە. یەکەم مێژوو کە باز سکۆتیەکان بکاتن بەدەست سەرکردەیەکی ڕۆمانیەکان نووسراوە. ئەوان پتر لە 2000 ساڵ زیاتر پێشێستا هاتن سەرتاپای بریتانیایی ئەو ڕۆیان داگیر کرد، بەڵام لەسەر لێوارەکان و سنووری سکۆتلند تێکشکان. ئەو کات سکۆتلند پێدەگوترا پیکتسلاند. پیکتسیش خەڵکەکە بوون، مانای خەڵکە تاتوو کراوەکان یان لەشکوتراوەکان. سەرتاپای لەشیان تاتوو کرابوو. سکۆتلەندی کۆن لە چەند خێل و عەشیرەتێک پێک هاتبوو کە توانیان ئایندەی بریتانیا هەتایە بگۆڕن. سکۆتی کۆنەکان پتر لە 2000 ساڵ پێشێستا دژ بە داگیرکەری ڕۆمانی جەنگان، بەڵام لە جەنگەکەدا تێکشکان و پاشماوەکەیان ڕویان کردە شاخەکان. ڕۆمانیەکانیش ڕویان لە باشووری بریتانیا کرد و شارستانیەت و فەرهەنگی خۆیان سەپاند. شەقام و ڕێگا و بان و شاریان دروست کرد. دیوارێکی دوور و درێژیان دروست کرد بۆ جیاکردنەوەی سنوورەکەیان لەگەڵ باکووریەکان واتە سکۆتیەکان. ساڵی 1989 زاینیش خاڵی وەرچەرخان بۆ لە مێژووی سکۆتلند، چونکە بە فەرمی ناوی لە پیکتسلاندەوە گۆڕاوە بۆ سکۆتلند. سکۆتیەکان بەڕووبار خوێنیان کردوتە قوربانی ڕێگەی سربەخۆیی وڵاتەکەیان. ئەوە تا مەزنترین پاشای سکۆتی ڕۆبەرت بروس دەڵێت: ئێمە نەبۆ سەرفیرازی و نەبۆ سەروەت و سامان و نەشانازی شەڕمان کرد، بەڵکو تەنها و تەنها بۆ ئازادی و سربەخۆیی دەجەنگاین کە تەنها پیاوی مرد ئامادەیە گیانی خۆی لە پێناویدا بکاتە قوربانی. سکۆتیەکان 2000 ساڵ زیاترە دەجەنگن و خەبات بۆ سربەخۆیی دەکەن. لە پێناویدا سەدان هەزار قوربانیان داوە. هەر بۆیە نەوەی تازەش بە هەمان نەفەس خەباتی سیاسی دەکەن بۆ سربەخۆیی و ڕزگاربوون یەکجارەکی. لە 15 ئۆکتۆبەری 2012 ڕێکەوتن نامەی سازکردنی ڕیفراندۆمی سکۆتلند لە نێوان ئەلێکس سامۆند وەزیری یەکەمی سکۆتلند و دەیڤید کامێرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا مۆر کرا. مانگێک دوای ئەو ڕێکەوتن نامەیەش
هەردوو کەمپێنی بەڵێ و نەخێر بۆ سەر بەخۆی ڕاگەاندرا. پاتریک گرەیدی ڕێکخەری ناوچەیی کەمپێنی بەڵەیە بۆ سەر بەخۆی لە گلاسگۆ لە بواری پێشخستن کار دەکات. ئێستاش لە ڕێکخراوەیەکی خێرخوازی کار دەکات و ئەندامی پارتی نیشتیمانی سکۆتیە. ماوەی 2 ساڵە لە کەمپێنی بەڵێ بۆ سەر بەخۆیی بەخۆبەخشی کار دەکات. ڕۆژنامەی فاینانشل تایمز وڵاتەکەمانی لە ڕیزبەندی 20 وڵاتە هەرە دەوڵەمەندەکانی جیهان داناوە. لە ڕووی تەکنۆلۆژیەوە زۆر پێشکەوتوین و بەهێزترین و بەتواناترین ناوەندی لێکۆڵینەوەی زانستیمان هەیە. منیش دڵنیام لەوەی بای ئەوەندە سەروەت و سامانمان هەیە کە وەک دەوڵەتێکی سربەخۆ بەردەوام بین. چونکە گاز و نەوتێکی زۆرمان هەیە لە پیشەسازی توریزمدا زۆر پێشکەوتوین و بۆ تەمایی داهاتێکی زۆر باش بۆ وڵاتەکەمان. ئێمە هەمیشە سیستەمی خۆمان هەبووە لە بواری پەروەردە و فێرکردنی باڵا و دادوەری. کەنیسەی تایبەت بە خۆمان هەبووە بەتر لە 20 ساڵە پەرلەمانی خۆمان هەیە کە بڕیا لەسەر بواری تەندروستی و پەروەردە و فێرکردن و پۆلیس و فەرمانڕەوایی ناوەخۆ و نیشتە جێکردن و دەیان بابەتی تر دەدات. کەواتە ئێمە لە حاڵی حازردا و لە ڕێگەی ئەو پەرلەمان و حکوومەتی کە لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراون خۆمان فەرمانڕەوایی خۆمان دەکەین. ئەم گشت پرسیە هەموو ئەمانە تەواو دەکات و دەرفەتێکە بۆ ئەوەی پێشکەوتنی زیاتر و تەکانێک بە خۆمان و وڵاتەکەمان بدەین. سکۆتلاند مافی خۆیەتی کە پشتی خۆی لە هەموو هێزەکانی بەریتانیادا بەرکەوێت، چونکە ئێمە دەیان و سەدان ساڵە لە هێزەکانی شانشینی یەکگرتوودا هاوبەش و بەشدارین. ئەگەر بە وردی تەماشای ئامارەکان بکەین بۆمان دەردەکەوێت کە ئێمە بەباشی پشتی خۆمان لەو هێزە سەربازیانەی کە لە سکۆتلاند جێگیرن بەرنەکەوتووە. چەکی ئەتۆمی گران بەهاترین چەکە ئەویش لە سکۆتلاند ئەمبار کراوە لە کاتێکدا ئێمە نامانەوێت ئەم جۆرە چەکانە لەسەر خاکەکەماندا بێت. لە بڕی ئەمەش دەمانەوێت ئەم چەکانە لەناو ببرێن و پارەی زیاتر لە خزمەتگوزاری کۆمەڵایەتیدا خەرج بکرێت لە شکرێک و جۆرە چەکێکمان هەبێت کە بەس بێت بۆ پارێزگاریکردن لە وڵاتێکی بچووک. کامپێنی بەڵێ پشتیان بەستووە بە نەوت و غازی سکۆتلند بۆ سربەخۆیی. بەڵام بەرەی نابۆ سربەخۆیی نەوت و غاز بە گرنگترین فاکتەر نازانن. ڕەنگە بڵین کە نەوتمان هەیە، بەڵام نەوت شتێکە کۆتایی دێت و ئێستا ڕێژە و قەبارەکەی لە جاران کەمتر بۆتەوە و هەتا دێت بەرهەمهێنانی نەوت لە دەریای باکوور سەختتر دەبێت. بۆ نمونە دوێنێ راپۆرتێکی گاز و نەوتی شانشینی یەکگرتوومان بینی کە دەڵێت دەبێت سیستەمێکی تر بەکار بێهێنین بۆ گەشتنە نەوت. پەیمانگای لە کۆڵینەوە فیزیکەکان دەڵێن ڕەنگە ئێمە نەتوانین ئەو ژمارانەی کە کامپینی بەڵێ بۆ سربەخۆی ڕایدەگەێنن بەرهەم بهێنین. هیچ بەڵگەیەک نییە. لە ڕاستیشدا بودجەی سکۆتلند هەموو ساڵێک 2 ملیار پاوەند کورد دەهێنێت، واتە ئەوەی لە بەریتانیا وەریدەگرین زیاترە لەوەی ئێمە وەک باجکۆیان دەکەینەوە. ئێمە 2.9 ملیار پاوەند وەک باجکۆ دەکەینەوە، بەڵام بودجەی پەرلەمانی سکۆتلند 34 ملیار پاوەندە و بودجەی تەندروستی بە تەنها 13 ملیار پاوەندە. تەنها بەنەوت ئەو پارەیە پەیدا ناکرێت. ڕاستە ئێمە سەرچاوی وزەی سروشتی و خۆتازەکەرۆمان زۆرن، بەڵام هەموو پارەکە لەم شوێنانە پەیدا ناکرێن. بەڵکو زوبەی پارەکانمان لەو کەرتانە بەدەست دەکەوێت چونکە بەشێکین لە وڵاتێکی 63 ملیۆن کەسی. ئێمە خۆمان تەنها 5 ملیۆن کەسین، کەواتە ئێمە لە هەردوو لاسوودمەندین. لە 21 ساڵی ڕابردوودا ئەو بڕەپارەی کە لە بەریتانیا وەرمانگرتووە زیاتر بووە لەو بڕەپارەی کە ئێمە بۆ ئەوانمان ناردووە. ڕەنگە بەرەی بەڵێ بۆ سربەخۆی بڵێن ئەمەوانیە، بەڵام ئەگەر بە وردی تەماشای ئامارەکان بکەین بۆمان دەردەکەوێت کە ئەمە ڕاستیەکەیە. ئێمە سیستەمی خزمەتگوزاری تەندروستیمان هەیە کە باشترین خزمەتگوزاریە لە جیهاندا. ئێمە پێمان وایە کە دەبێت هەر تاکێکی ئەم وڵاتە بەیەکسانی لە هەر جێگایەکی ئەم وڵاتەدا بژیت. پێویستە بەیەکسانی و بەبێ جیاوازی سوود لە سەرجەم خزمەتگوزاریەکان ببینن، چ لە سکۆتلاند بژین چ لە ئینگلند. سکۆتلاند بەر زیاتر دەدات لەوەی کە پارە وەردەگرێتەوە. بۆ نمونە ئێمە لە سەدا 9.7 باز دەدەین و دەوڵەتی سەدا 9.6 پارەمان بۆ دەجێڕێتەوە. ئەگەر نەوت و گاز و سەرچاوەکانی تریش بژمێرین بۆمان دەردەکەوێت کە ڕێژەی بەشداریکردنی سکۆتلاند زیاترە لەوەی کە وەری دەگرێت. خوێندکارانی سکۆتی پارەی خوێندنی زانکۆ نادەن و هەروەها بە گوێرەی ڕێکەوتنمان لەگەڵ یەکێتی ئەوروپا خوێندکارانی ئەوروپیش پارە نادەن. ئەم کارە لە سکۆتلاند بە یاسا ڕێکخراوە. ئەگەر خەڵکی سکۆتلاند دەنجیان بۆ سربەخۆییدا ئەوە شاژن بە سەرۆکی وڵات دەناسین. پرۆسی دیابوونەوەش 18 مانجی پێدەچێت و لەو ماوەشدا دانوستانی بەردەوامان دەبێت بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەسەر سەرجەم خاڵەکان. بەڵام شاژن وەک سەرۆکی وڵات دەبێت
هەروەک کەنەدا و ئوسترالیا زۆربەی هەرە زۆری وڵاتانی کۆمنوێلت. حکوومەتی سکۆتلاند دەبێت ڕاوێژێکی زۆر و بەردەوام بکات بۆ ئامادەکاری بۆ نووسینەوەی دەستورێکی سەرەتایی و دواتریش ئامادەکردنی دەستورێک کە شایستەی چرخی 21ەمین بێت. زۆر گرنگە گشتپرسی بە شێوازێک و لە کەش و هەوایەکی ئاشتیانە و دیموکراسی و ڕوون و ئاشکرا و بێگرد ئەنجام بدرێت، چ لێرە و چ لە هەر پارتیەکی دیکەی جیهان. بەریتانیا تاکە وڵاتی جیهانە کە دەستورێکی نووسراوی لە بەرجی کتێبێکدا نەبێت. بەڵام یەکەمین ڕێکەوتنامەی دەستوری ئەوە بوو کە لە مانگی 6 ساڵی 1215 لە نێوان پاشای ئینگلند و میر و بارۆنە ئینگلیز و بەریتانیەکان مۆرکرا. میر و بارۆنەکان داخوازیەکیان ئاراستەی پاشا جۆن کرد کە ناویان نابوو ماگنا کارتا. ئەو ڕێکەوتنامەیە بە یەکەمین دەستور دادەنرێت لە مێژووی دەستوری بەریتانیادا کە هەتا ئەمڕۆژ هەندێک بەرگەی سەرچاوەی سەرەکی یاسای دەستورین لە وڵاتەدا. لە یەکێک لە بەرگەکانیدا هاتووە مرۆڤ تەنها بەپێی یاساکانی سەرزەوی و مرۆکرد سزا دەدرێت. لێرە دیموکراسی بەکردار لە هەموو جۆمگەکانی دەوڵەت و ژیانی ڕۆژانەی خەڵک هەستیان پێ دەکرێت. هیچ بربەستێک لە بەردەم هیچ کەسێکدا نییە بۆ گەیشتن بە هەر پۆست و پلەیەک. هەموو نەتەوە و هاونیشتمانیانی شانشین یەکگرت و لە ماف و ئەرکەکاندا یەکسانن. جیاوازی لە نێوان هیچ نەتەوە و ڕنگ و ئاینێکدا ناکرێت. سەرەڕای ئەمەش سکۆتیەکان بە دوای سربەخۆییدا دەگەڕێن. لە ساڵی 1997 تۆنی بلێر یەکەم سکۆتی بوو لە دوای شەڕی سارد ببێت بە سەرۆک وەزیرانی بەریتانیا. وەزیری خەزنە و دارایی گۆردن براون هەر سکۆتی بوو، ماوەی 2 ساڵیش سەرۆک وەزیران بوو. ئەلستەر دارلینگ و چەندین کەسایەتی تریش هەر سکۆتی بوون. بە کورتی بۆ ماوەی 12 ساڵ سکۆتیەکان بەریتانیان بەڕێوە دەبرد. بەڵام ئەمە بە هیچ شێوەیەک لە خەونی سربەخۆ کە ئەمەش میر و بارۆنە سکۆتیەکانی زۆر نیگەران کرد. لە تۆڵەی ئەمەشدا پاشا ئێدوارد گەورەترین لەشکرکێشی کردە سەر سکۆتلەند و خەڵکێکی یەکجا زۆری لێ قەتڵ و عام کردن. ئەم شەڕە 5 ساڵ بەردەوام بوو، بەڵام دواتر فەرەنسیەکان پچی سکۆتیەکانیان بەردا و ئەو شەڕەش کۆتایی هات. هەردوو لەشکری ئینگلیزی و سکۆتی پەچیان کەوتە بوو، بۆیە لە بەرامبەر وازهێنان لە وەلیام وۆلیس و ناساندنی بە تێرۆریست و ڕادەستکردنی بەشا ئێدوارد جەنگ کۆتایی پێهات. لە مانگی ئۆکتۆبەری ساڵی 1305 وۆلیس دەستگیر کرا و لە پاشان لە دادگایەکی شەکلی ئەشکەنجە درا و بۆ 4 پارچە لەت کرا.
ڕێژەیەکی بەرچاوی هاوڵاتیانی سکۆتلند گرنگی بە سیاست و سربەخۆیی نادەن، تەنها خەمی لە دەستدانی پیشە و کار و کاسبیانە، ئەمانەش زۆرن. مێری گلانسی کە بەرچەلەک سکۆتیە دەڵێت کە خۆی بە بەریتانی و سکۆتی دەزانێت، دەنجیش بە نەخێر دەدات چونکە دەیەوێت لەگەڵ بەریتانیا بمێنێتەوە. پێم وانییە سکۆتلندێکی سربەخۆ بتوانێت لە ڕووی ئابووریەوە سەرکەوتوو بێت. ئێستا باری ئابووری وڵات باش نییە، ڕاستە نەوتمان هەیە، بەڵام لە ئەبەردینە لەم ناوچانە نین کە من لێی دەژیم، لە ڕووی ئابووری سەرکەوتوو نابێت. من تەمەنم 35 ساڵە، بە درێژایی ژیانم بەریتانی بووم و شانازیشم پێوە کردووە، دەشم هەوێت تا ماوەم هەر بە بەریتانی بژیم. هیوادارم هاوڵاتیان بە نەخێر دەنگ بدەن، چونکە جیابوونەوە بۆ کار و کاسبی باش نابێت. ئەگەر تووشی شەڕ هاتین ناتوانین بەردەوام بین. زۆربەی بزنس و کار و کاسبی شارەکەی ئێمە پەیوەندی بە لەندەنەوە هەیە. ئەگەر جیابینەوە ئەوە هەمویان دادەخرێن و ئێمەش هەمومان بە ئیش و کار دەمێنینەوە. کاریگەریەکەشی تەنها لەسەر هامڵتن نابێت، بەڵکو هەموو ناوچەی لانکەشەر دەگرێتەوە، چونکە خاوەن کۆمپانیاکان گوتویانە ئەگەر سکۆتلند جیابێتەوە ئەوە ئەوانیش کۆمپانیاکانیان دەگوازنەوە. جا نازانم وا دەکەن یان نا. خەڵک زۆر خەریکی ئەم باسن، ئەوانەی دەیانەوێت سربەخۆ بن تەواوی ڕاستیەکان ناڵێن یان زۆر ڕوون نین. ئەوان دەڵێن لە ڕووی ئابووری سەردەکەوین، بەڵام هیچ بەڵگەیەکیان نیشان نەداوە تا ئەمە بسلمێنێت. سیاسەتمەدارەکان دەڵێن لە ڕووی ئابووری سەردەکەوین، بەڵام ئایا ئەمە ڕاستە؟ ئەیکوا ئەم بەڵگانەی ئەم ڕاستیە دەسلمێنن؟ ئێمە متمانەمان بە سیاسەتمەدارەکانمان نییە، چونکە ئەوان خەڵکانێکی ڕاستگۆ نین. بەشێکی زۆر لە سکۆتیەکان متمانە بە سیاسەتمەدارەکانیان ناکەن، ئەمەش ڕەگ و هۆکاری مێژوویی هەیە. لە ساڵانی دوای 1690 زاینیدا باری ئابووری سکۆتلند یەکجا زۆر خراپ بوو، چونکە نەیان دەتوانی بەهۆی شەڕی نێوان فەرەنسا و ئینگلاند بازرگانی نە لەگەڵ فەرەنسا و نە لەگەڵ ئەمریکادا بکەن، چونکە پاشا لێی قەدەغە کردبوون. لەم کاتەشدا پیاوێک لە ئینگلندەوە هاتبووە سکۆتلند بە ناوی ویلیام پیترسن کە خۆی وەک پسپۆرێکی دارایی و شارەزای بواری بانکی دەناساند. پێشنیارێکی پێشکەش بە سکۆتیەکان کرد بۆ دەربازبوون لە قەیرانی دارایی، ئەویش بە دامەزراندنی کۆمپانیایەکی بازرگانیکردن بوو لەگەڵ ئەو دیویزەریە لەگەڵ ئەمریکا. ویلیام پیترسن ساڵێک لەمەوبەر بەشداری کردبوو لە دامەزراندنی بانکی ئینگلند، بەڵام لەبەر ناشارەزایی لە کارەکەیدا دەرکرابوو. سکۆتیەکانیش بەم دەرکردنیان نەزانی بوو. پێشنیاری کرد بانکی سکۆتلند دامەزرێن و بە پارەکەی بازرگانی بکەن. بەڵێنێکی دابوو کە لە ماوەیەکی زۆر کورتدا پارەکەیان چەندین جار بە قەدەری خۆی بۆ زیاد بکات. ویلیام پیترسن لە ماوەیەکی زۆر کورتدا هەرچی پارێ سکۆتیەکان هەبوو فەوتاندی و گەڕایەوە لەندەن و لەوێ خۆی شاردەوە. سکۆتیەکانیش ئەمەیان بە پلانی پاشای ئینگلاند دەزانی. لە هەمان کات و ساتیشدا پاشا ویلیامی نارنجی داوای یەکگرتنەوەی سکۆتلند و ئینگلاندی دەکرد. دوای مردنیشی شاژنەئانی خوشتی هاتە سەرتەخت و کارەکەی زۆر بە خێرایی تەواو کرد. بە زەبری پارە میر و بارۆن و دەربەکانی ڕازی کرد و بڕی 400,000 پاوەندی ئینگلیزی دانێ بەرامبەر بەسەر بەخۆی سکۆتلند. ئەوانیش 270,000 پاوەندیان وەک قەرەبوو لەگەڵ قازانجەکەی دایەوە هەموو ئەو کەسانەی کە لە بازرگانی داریان زیانیان پێکەوتە بوو. سەرجەم ئەندامانی پەرلەمان بەم ڕێکەوتنە کەیفخۆش بوون، چونکە پارەی تێدا بوو بۆ ئەوان، بەڵام میلەتی سکۆتی زۆر ناڕازی بوون. لە 24 نیسانی ساڵی 1707 ڕێکەوتنامەی یەکگرتنەوە بوو بە یاسا و پەرلەمانی سکۆتلند بە یەکجارەکی خۆی هەڵوەشاندەوە. سکۆتیەکان ویستیان لە ڕێگەی یاسایی و دەستوریەوە ئەم کێشەیە چارەسەر بکەن، هەر بۆیە توانیان و لە 1 ئاداری 1970 ڕیفراندۆم لەسەر جاردانی سربەخۆیی سکۆتلند بکەن، بەڵام سەر نەکەوتن. لە 1999دا دوای نزیکەی 300 ساڵ لە هەڵوەشانەوە توانیان پەرلەمانی خۆیان دووبارە دروست بکەنەوە. میشێل ئارچۆپۆڵد یارمەتیدەری دکتۆری دیدانە دەڵێت حەز دەکەم وەک بەشێک لە شانشینی یەکگرتوو بمێنینەوە، چونکە نامەوێت سکۆتلند سەربەخۆ بێت. ئێمە وڵاتێکی بەهێزنین و لە ڕووی ئابووری و لاوازین. ڕێژەی بێکاری زۆر بەرزە و بڕوا ناکەم ئێمە بتوانین هەلی کار بڕەخسێنین، بە تایبەت کە من خاوەن مناڵێکم دەبێت بیر لە ئایندەی ئەو بکەمەوە. من ناتوانم سکۆتلند بەسەر بەخۆی ببینم.
نازانم چۆن بەڕێوە دەچێ. من هیچ پەیوەندیەکەم بە ئینگلیزەوە نیە و تەواوی خێزان و کەس و کارم سکۆتین. هەروەکو گوتم ڕێژەی بێکاری زۆرە و بەشی هەرە زۆری بزنسەکانی هامڵتن مایە پوچ بوون و داخران. هەستینەتەوە خوازی کاریگەرێکی زۆری نییە لە هامڵتن. بۆ کۆمپانیایەکی ئینگلیزی کار دەکەم. ئەگەر جیابینەوە ڕەنگە کۆمپانیاکە بگەڕێتەوە بۆ ئینگلاند و کارەکەم لەدەست بدەم، چونکە خاوەندارەتی ئەم کۆمپانیایە دەگەڕێتەوە بۆ بانکێکی ئینگلیزی. بەڵام بەڕاستی من دڵنیانیم نازانم چی بەسەر دێت. هەندێک کەس مەترسیان لە گۆڕانکاری هەیە، بەڵام گۆڕانکاریەکەش هەر بەڕێوەیە. هەر چەندەی بەرگری بکەین ڕێگامان پێناگیرێت. ئێمە ناتوانین دوو پەرلەمانمان هەبێت کە بە دوو ئاراستەی جیاوازدا دەڕۆن. پەرلەمانی وێستمینستەرمان هەیە کە بە ئاراستەی لیبرالی تازە ڕێدەکات و پەرلەمانی سکۆتلەندامان هەیە کە بە ئاراستەی سۆسیال دیموکرات ڕێچکەی گرتووە. هەتا دێت کەڵێنی نێوان ئەم دوو پەرلەمانە گەورەتر دەبێ. دەرەنجامی گشتپرسیەکەش هەرچی بێت بە سەربەخۆی سکۆتلەند تاوە دەبێت. بەڵام هیوادارم ئەم کارە لە ئەیلولی ئەمساڵ بکرێت. من دڵنیام و هیوادارم کە بێگرتووی بمێنینەوە چونکە ئەمە بۆ هەمومان باشترە. لێرە دوو پرسیار هەیە، دەتەوێت بەدڵ دەنگ بدەیت یان بەسەر، واتە لێکدانەوەی بۆ بکەیت و بزانیت کامیان باشترە. بەڵام ئەگەر بتەوێت بەدڵ دەنگ بدەیت و بڵیت من سکۆتیم و شانازی بە خۆتەوە بکەیت، تەوێت لەسەر قاچەکانی خۆت بوەستیت و وەک گەلانی تر خاوەن دەوڵەتی سربەخۆ بیت و شانازی پێوە بکەیت. ڕێگەکەی تریش ئەوەیە بە عەقڵ و بیرکردنەوە دەنگ بدەیت و بڵیت کە تۆ بەشێکی لێکێتێکی زۆر سەرکەوت و تەمەن 300 ساڵەی کە ساڵانە بای 50 ملیار پاوەند کاڵاشت و مەک بەم یەکێتیە دەفرۆشین و گەورەترین بازاری ئێمەیە. بۆ دەبێت ئەم بازارە بکەین بە وڵاتێکی بیانی. ئەگەر بەشێک بین لەم یەکێتیە ئەوە لە هەمان کاتا بەشێک دەبین لە یەکێتی ئەوروپایی کە دیسان بازارێکی گەورەی ئێمەیە. هەر بۆیە دەبێت زۆر بە وردی هەڵسەنگاندن بکەین کە تا بزانین بەیەکەوە ژیان چه بەرژەوەندی گەورەی بۆ ئێمە هەیە. لە هەمان کاتیشدا هەر سێ حیزبی کرێکاران و پارێزگاران و لیبراڵەکان لەسەر یەکشت هاوبەشین. هەمومان بڕوامان بەم یەکێتیە هەیە. ئەمەش لە کاتێکدایە لە سەرجەم سیاسەتەکانی تر جیاواز. کاتێک ئێمە ئەم پرسیارانە دەکەین، ئەوان دەڵێن ئێوە تەنها خەڵک دەڕوێنەوە و دەیانترسێنن. بڕیارێکی لەم جۆرە ژیانی خەڵک دەگۆڕێت، بۆیە دەبێت هەموو ئەم پرسیارانە زۆر بەڕوونی وەڵام بدرێنەوە. وەڵامەکانیش دەبێت بە عەقڵ بێت نەک بەدڵ. ئێمەش ئەو لایەنین کە بە عەقڵ بڕیار دەدەین. تۆنی کۆلینز کە یەکێکە لەو لاوانەی ماوەی 15 ساڵم ئامێرە دەژەنێت کە پێی دەڵێن پایپیسکۆتی، جگە لە کاری ژەنیاری مێژووی سکۆتلەندیشی خوێندووە و شارەزایە لەم بوارەدا. هەر خۆشی دەڵێت شارەزاییم سەبارەت بە کوردستان و کێشە مێژووی و هەنووکەیەکانی هەیە. پورێکم شووی بە پیاوێکی کورد کردووە و چەند ساڵێکیش لە کوردستان ژیاوە. ئەمە پیشەی منە و خەرجی لێکۆڵینەوەکانم و خوێندنی باڵا بەم جۆرە پەیدا دەکەم. پۆشتنی ئەم جلوبەرگەش هەر وەک ئامێرەکەم هێمان بۆ سکۆتی بوونم. ئەندامی پارتی نیشتیمانی سکۆتلەندم و خولیای سیاستم. دەنگیش دەدەم بۆ جیابوونەوە و بەدەستهێنانی سربەخۆیی بۆ سکۆتلەند. بەڵام ئاسان نابێت، زۆریش سەخت دەبێت، چونکە خەڵکەکە تەنها بیر لە لەدەستدانی کار و کاسبی دەکەنەوە و وێنە گەورەکە نابینن. ئەرێ ئێوەش سەر بە پارتی نیشتیمانی کوردستانین و کار بۆ بەدەستهێنانی سربەخۆیی دەکەن؟ ئایا لای ئێوەش بەریتانیا خاوەن مێژوویەکی خراپە؟ بەڵام ئێوە جۆرێک لە سربەخۆییتان هەیە و لەشکری خۆتان هەیە، هەروەها نەوتان هەیە. سێرە پیترسن قوتابی دکتۆرایە لە زانکۆی ئەدینبرە و خەریکی خوێندنی زانستە سیاسەکانە و خەڵکی نیوزیلەندە. لە مانگی یەکی ئەم ساڵەوە هاتۆتە سکۆتلاند و دەڵێت سکۆتلاند دەبێت سربەخۆ بێت. ئێمە ئەم ئێوارەیە کەمپین دەکەین لە دەرگای ماڵان دەدەین بۆ زانینی ئاراستەی دەنگدان، یاخود بزانین زانیاری زیاتر و پێویستیان بدەینێ بۆ یەکلاکردنەوەی دەنگدان. هەروەها تا هانیان بدەین دەنگ بۆ بەڵێ بۆ سربەخۆیی بدەن. من ماوەی 6 مانگە لە سکۆتلەندە و گلاسکۆ دەژیم. ڕەگەزنامەی نیوزلەندیم هەیە، بەڵام بەڕەچەڵک سکۆتیم و خوێنی سکۆتی لە جەستەمدایە. باوکم لێرە لەدایک بوو. خۆشم گرنگی دەدەم بە لێکۆڵینەوە لەسەر سکۆتلەند کە من لە نیوزلەندیش بووم، هەر خەریکی ئەم کارە بووم. لە سەرەتادا هیچ بۆچوونێکی دیاریکراوم نەبوو،
بەڵام کاتێک کە داوام لێکرا لە پەناڵێکی گفتوگۆدا بەشدار بم دەستم کرد بە لێکۆڵینەوە و بۆم دەرکەوت کە بەڵێ بۆ سربەخۆیی ڕێگە چارەیەکی زۆر گونجاوە. ئێمە سنکلێ کە ماوەی 20 ساڵە لە گلاسگۆ دەژیت و دایکی جۆردیە واتە بەڕەچاڵک ئەنگلۆسەکسۆنە باوکیشی سکۆتیە. ماوەی ساڵێکە لەم کامپێنیدا بەشداری دەکات وەک خۆی دەڵێت لە دوومانجی ڕابردوودا زۆر چالاک بووە و توانیویەتی کاریگەری لەسەر خەڵک هەبێت بۆ ئەوەی دەنگ بۆ سەربەخۆیی بدەن. بۆ ئەوەی ئومێد و هیوا بۆ خەڵکی سکۆتلند بگەڕێتەوە پێویستە سکۆتلند سربەخۆ بێ. پێم وایە دەتوانین ئەم کارە بکەین و سەرکەوتوش دەبین. ئێمە دەتوانین لە ڕووی دارایی و ئابووریەوە سربەخۆ و سەرکەوتوو بین. ڕەنگە لە سەرەتادا تووشی هەندێک گرفت ببین بەڵام لە کۆتاییدا سەردەکەوین. ئێمە تەنها پشت بە نەوت و گاز نابەستین بەڵکو سەرچاوەی تری و زەشمان هەیە وەک ئاو هێزی بە نەک هەر ئەمانە بەڵکو سەرچاوەی مرۆیی زۆر گرنگمان هەیە دەرفەتی بردنەوەشمان هەتا دێ باشتر دەبێ. دکتۆر ئالان کۆنڤێری مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی ئەدینبرە دەڵێ ئێستا کاتێکی زۆر گرنگ و هەستیارە لە مێژووی سیاسی سکۆتیەکان چونکە دوای 300 ساڵ دەرفەتی ئەوە ڕەخساوە کە خەڵک دەنگەکانیان لەم گشت پرسی و دەرفەتی مێژوویە بەکاربێنن. Historically, support for Scottish independence has been around about a third of the population. لە ڕووی مێژوویەوە ڕێژە و قەبارەی ئەوانەی ویستیانە دەنگ بۆ جیابوونەوە و سەربەخۆی بدەن یەک لەسەر سێی دانیشتوان بوونە. بەڵام ئەم جاریان ڕێژەکە لەمە زیاترە. سەرەڕای ئەوەش ئامارەکان وانیشان دەدەن کە هێشتا دەنگی نەخێر بەهێزترە. من خۆم هێشتا بڕیارم نەداوە پاڵپشتی کاملا بکەم. هەردوو بەرەی کامپینەکەش خاڵی لاوازیان هەیە. بۆ نمونە بەرەی باشتر وایە بەیەکەوە بژین تۆمەتبار دەکرێت بەوەی کە زۆر نێگەتیڤیانە بیر لە دەرەنجامی سربەخۆیی دەکەنەوە. کامپێنی بەڵێ بۆ سربەخۆیش بەوە تۆمەتبار دەکرێن کە هەندێ بەڵێن دەدەن کە پیان جێبەجێ ناکرێت. بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ سکۆتیەکان زۆر زەحمەتە کە بڕیار لەسەر کامیان بدەن. منیش خۆم هێشتا بڕیارم نەداوە. دکتۆر ئالان تاکە کەس نییە کە تا ئێستا بڕیاری خۆی نەدابێت چونکە سەدی هەشتی سکۆتیەکان هەتا ئێستاش خۆیان یەکلایی نەکردوتەوە. هەر ئەوانەشن کە چارەنووسی سەربەخۆی سکۆتلند دیاری دەکەن. هەردوولا لەسەر ئەوە کۆکن کە سکۆتلند دەتوانێت سربەخۆ بێت و بەردەوام بێت وەک وڵاتێکی سربەخۆ. بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە کام ڕێگە پەسەندترە کامیان زیاتر لە بەرژەوەندی خەڵکی سکۆتلندە. ئەوانەی لە بەرەی باشتر وایە بێکەوە بژین دەڵێن ئێمە هەموو شتە باشەکانی هەردوو دنیامان هەیە. بۆ نمونە پەرلەمانی خۆمان هەیە کە بڕیار لەسەر سیاسەتی پەروەردە و فێرکردن خزمەتگوزاری تەندروستی و هاتوچۆ دەدەن. لەلایەکی تریش ئەندامین لێکێتێکی بەهێز لە بواری سیاسەتی دەرەکی و باج. هەردوولا لەسەر ئەوە کۆکن کە دەتوانین وەک وڵاتێکی سربەخۆ بەردەوام بین و ببین بە ئەندام لێکێتی ئەوروپا و پەیمانی ناتۆ و هەروەها دەتوانین ئەو بەشەی کە لە سوپای بەریتانی هەمانە وەک لەشکری سکۆتلند دامەزێنین بۆ پاراستنی وڵات. بەڵام باشتر وایە کە بەشێک بین لە وڵاتێکی بەهێز. هەردوو بەرە ڕێکن لەسەر ئەوەی سەروەت و کانزاکانی سکۆتلند بەشی ئەوە دەکەن کە خەڵکەکەی بژێنێت. بەڵام پرسیار ئەوەیە داخوا دەمانەوێت چ جۆرە سیستەمێکی سیاسی و بازمان هەبێت وەک وڵاتانی نۆردیک لە خوشگوزارانیدا بژین یاخود وەک ئایلەندەی باکوور وڵاتێک بین کە ڕێژەی باجی کەم بێت بۆ ڕاکێشان و هاندانی بزنس. پارتی نیشتمانی سکۆتلند دەمێکە بانگەشەی ئەوە دەکەن کە ئەگەر بڕیار لەسەر جیابوونەوە درا ئەوە ئەوان شاژن وەک سەرۆکی دەوڵەت دەناسن و تەنها پەرلەمانی تازە بەهێز دەکەن. We break the union of the parliaments but keep the union of crowns. 307 ساڵ پێش ئەمڕۆ سیاست مەدار و دەرەبەگە گەندەڵە سکۆتیەکان لە بەرامبەر 270,000 پاوەند سربەخۆی سکۆتلندیان فرۆشت و بەڵام تا ئەستاش خەڵکەکەی وازیان لە خەونی سربەخۆیی نەهێناوە. دەکرێت سکۆتیەکان بەسەر 3 گروپدا دابەش بکەین. گروپێک هیچ گرنگیەک بە سیاست و حکومڕایی نادەن. گروپێکی تر تەنها لە خەمی ئەوەدان تا بزانن لە ڕووی دارایی لەمانەوە لە چوارچێوەی شانشین یەکگرتوودا سوودمەندتر دەبن یا لە چوارچێوەی سکۆتلاندێکی سربەخۆ. ئەمەش ئەم پرسیارە دروست دەکات. ئەتۆ بڵێ خۆشگوزەرانی و دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی ژیان هەستی نەتەوەی لە گۆڕ نەنێن؟ گروپی سێهەمیش کە هەستی نەتەوەییان زۆر بەهێزە دەیانەوێت بە هەر نرخێک بێت لە ژێر سێبەری وەستمینستەر بێنە دەر و ئەوانیش هەر وەک بەشی هەرە زۆری گەل و نەتەوە سربەخۆکانی جیهان ببن بە خاوەن دەوڵەتی سربەخۆی خۆیان.
لە ماوەی 35 ساڵدا ئەمە دووەم ڕێفێراندۆمە کە لە سکۆتلند ئەنجام دەدرێت. یەکەم ڕێفێراندۆم لە 1 ئاداری 1970 ئەنجامدرا کە لە کۆی 2,400,000 دەنگدەر ئەوانەی دەنجیان دش بە جیابوونەوەدا 77,500 دەنجیان زیاتر بوو لەوانەی کە دەنجیان بۆ سربەخۆییدا. هەر بۆیە سربەخۆ خوازان دۆڕاندیان. دوا ڕاپرسیش کە ئەنجام دراوە لە چەند ڕۆژی ڕابردوو دەری خستووە کە ژمارەی ئەوانەی دەنگ بۆ سربەخۆیی سکۆتلند دەدەن 151 پێک دێنن و ئەوانەی دەنگ بۆ بێکەوە ژیان دەدەن 149. هەرچەندەی ئەم ڕاپرسانە زۆر ورد نین و پشتیان پێ نابەسرێت، بەڵام دەرفەتی سربەخۆیی و مانەوە لە ناو چوارچێوەی شانێکی یەکگرت و 50-50 هەردوو بەرەش دەرفەتی بردنەوە و دۆڕاندنیان وەک یەک وایە. ڕۆژگارێک بەریتانیای مەزن ئەو ئیمپراتۆریەتە بوو کە خۆری لێ ئاوانە دەبوو، بەڵام ئەمڕۆ پرسی ڕێفێراندۆمی سکۆتلند بۆتە گەورەترین هەڕەشە لە سەرمانەوەی ئەم وڵاتە بەیەکپارچەیی. هەموو تاک و پێک هاتەکانی ئەم وڵاتە بە ئازادیەکی کەم وێنە مافەکانیان دابین کراوە. تەنها لە شاری لەندەن پتر لە 300 نەتەوە لە ژێرسایەی سەروەری یاسادا بێگرفت دەژین، بەڵام سەرەڕای هەموو ئەمانش ئەوە تا گەلی سکۆتی پتر لە 307 ساڵە خەریکی بەدەستهێنانی سربەخۆیین و بەردەوام خەباتی بۆ دەکەن. ئەوانەی کار بۆ بەدەستهێنانی سربەخۆیی دەکەن ئەوە زیاتر لە 2 ساڵە شەو و ڕۆژ خەریکی بانگەشەکردنن بۆ ئەوەی زۆرترین ژمارە دەنگدەر ببنە سەر سندوقی دەنگدان تا لەم ڕێگەیەوە ببن بە خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆیان. لە بەرامبەریشدا حکوومەتی بەریتانی هەموو توانەکانی خۆی خستۆتە گەڕ بۆ ئەوەی سکۆتلند جیانە بێتەوە، چونکە پێگەی سیاسی و دیپلۆماتی و سەربازی و نێودەوڵەتی شانشین یەکگرت و لاواز دەکات و ڕەنگە ببێتە هۆی ئەوەی دوونەتەوەکەی تری ئایرلەندی و وێلزیش بیر لە هەمان شت بکەنەوە. ئەمەش ئەوە دەسەلمێنێت ئەگەر لەلانەی دیموکراسی و لە سایەی سەروەری یاسادا نەتەوەیەک بێوێت جیابێتەوە، ئەی لە وڵاتانێکی دواکەوتووی پێش قۆناغی دیموکراسی چی بکرێت باشە.